ناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عزیزم سڵای خواتانە بێ. خۆشحاڵم لە بەرنامەی ماڵی بەختیار بێ ئێوە شاد دەبمەوە. خۆشحاڵم لە کەناڵی دیمەنەوە دەتوانین خزمەتی خێزان و خانەوادەکان بکەین بۆ ئەوەی کە خێزانەکان خۆشبەخت و ئاسوودە بن. ئەزیزانی خۆم، ماڵی بەختیار ئەم جارە جیاواز لە بەرنامەکانی پێشوو لە شوێنێکی تر هەوارەکەمان هەڵداوە. ئەم جارە میوانی ئامادەی لیدەرسی ناحکومین کە بە خۆشبەختیەوە ئەمڕۆ میوانداریان کردوینە و ماڵەکەمان و بەرنامەکەمان بردووەتە ناو ئەم قوتابخانە جوان و قەشەنگە. میوانەکانیشم ئەمڕۆ جیاوازن لە میوانەکانی دیکە. میوانێکی تری هەروە سادە و ساکارین، کۆمەڵی فێرخوازی بەڕێز و خۆشەویستن کە خۆشیان فێرخوازی ئامادەی لیدەرسی ناحکومین. بۆیە بە ناوی خۆشم و بە ناوی ئەوەشەوە بە خێراتنی هەموو لایەک دەکەم. بەخێر بن بەسەرچاو، زۆر خۆشحاڵین بەخێر بن. ئەزیزان فێرخوازە بەڕێزەکان، بابەتێک کە ئەمڕۆ بۆ جەنابتان هەڵم بژاردووە، هەستەکەم معاناتی هەمووتان، هەستەکەم بێتاقەتی هەمووتان، هەستەکەم ئەو بابەتێک کە ئەمڕۆ باسی دەکەم دایکتان باوکتان هاواری لێ هەڵساوە، خۆتان بێتاقەت و ناڕەحەتن و زانکۆ و پەیمانگا پێوەی دەناڵێنین، بازار پێوەی دەناڵێنێ، کۆمەلگا پێوەی دەناڵێنێ، ئەویش بریتیە لە مۆبایل و سۆشیال میدیا. با من بۆ جەنابتان پێشەکیەک باسکەم اینجا دوای دێمە لای ئێوە. مۆبایل بۆ زانیاری بەڕێستان وەختی خۆی بۆ ئیسراحەت و ئاسوودەبوونی مرۆڤەکان دانرا، بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر وریان نەبین خەریکە دەرونی مرۆڤەکان تێکەدات. مۆبایل وەختی خۆی کە دانرا بۆ کورتکردنەوەی کاتەکان دانرا. لە جیاتیوی من 2 سەعات 3 سەعات بڕۆم بۆ شوێنێ بۆی بە 2 دقە بە 3 دقە لە کۆڵی کەمەوە، بەس خەریکە ئێستاکە شوێنەکانم دوورە خاتەوە. مۆبایل وەختی خۆی کە دانرا و دروست کرا و شەریکە لە دوای شەریکە و لە نۆکیا و لە سامسۆن و دەی هێواشواش گەشتە ئایفۆن و گەشتە هەموو ئەو شەریکانی کە ئێستاکی هەیە، مۆبایل دانرا بۆ زیادکردنی کاتی مرۆڤەکان. چەند خەفەتە خۆم ئەزیزان و فێرخوازە بەڕێزەکان، ئێستا خەریکە کاتەکانمان هەمووی سفرە کاتە و کاتمان نایەڵێ. مۆبایل وەختی خۆی کە دانرا بۆی منی بەختیار کاتم لێ زیاد بێ بۆ خەو، ئێستا مۆبایل کاتی خەوی کەم کردوێتەوە. کاتم بۆ زیاد بێ بۆ خواردن، ئێستا خەریکە خواردنەکانم تێکەچێ. مۆبایل وەختی خۆی دانرا بۆی من پەیوەندی ببەستم لەگەڵ ژنە، لەگەڵ مناڵە، لەگەڵ خێزانە، لەگەڵ خانەوادەیە. ئێستا خەریکە مۆبایل قوڕەکا بەسەری ماڵ و خانەوادەکانمانە، ژن و پیا و دوورە خاتەوە، دایک و باوک و مناڵ دوورە خاتەوە بە حکمی مەشغوڵ بوون و بە حکمی کات بەسەربردن لەگەڵ مۆبایلە. ئەزیزەکانی خۆم، وەختی خۆی مۆبایل کە دانرا بۆ ئەوەی کە هەوڵ بدەیت بە زووترین کات تاوانەکان بدۆزیتەوە، تاوان کەم بێتەوە، دزی کەم بێتەوە. مۆبایلەکە بۆ ئەو بوو کە تۆ تەلەفۆنکەی بۆ شورتە و یەکسەری بڵی کاکە وەرە و کەسێکە دزێکە فلانە کەچی بەداخەوە. ئێستا مۆبایل خۆی ئەکبەر دزە لە ناو گیرفانتە، لە ناو تەنکەی بەخەڵتە، ئەگەر وریای نەبی دزی پارەکەتە، دزی سەروەت و سامانتە، دزی کاتە، دزی دەرەجەکان و نمرەکانتە. زۆر بەداخەوەم کە ئەگەر ئاگادار نەبین و هێواشواش قسە و باسێک لەگەڵ جەنابتانە نەکەین، مۆبایل ئەو شتێک کە بۆی دروست کرا کە لایەزان ناڵین مۆبایل خراپە، حاشای لێ ناکەین. هەمومان ئێستش مۆبایل بەکارێنین، هەمومان کەم تا زۆر ڕەنگە مۆبایلمان بەدەستەوە بێ و ڕەنگە بەکاری بێن و ڕەنگە جاری وهەیە ئەگەر ئیشێک، ئەگەر کارێک، ئەگەر مەشغەڵەتێکمان نەبێت نەک مۆبایلە 2 مۆبایلیشمان پێ بێ، بەڵام لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان بۆ زەرورەتێک، نەک جەنابەت بۆ نمونە لە ناو قوتابخانەیە، لە ماڵە، لە ئیشە، لە کارە، لە زانکۆ، لە پەیمانگا بەردەوام مۆبایلت بەدەستەوە بێ. کەواتە خاڵی یەکەم کە من پێم خۆش بوو ئەو چیرۆکە بۆ جەنابتان باسکەم کە وەکو فێرخوازێک تکایە ئاگادار بن. مۆبایل بۆ زۆر شتی باش و چاک و مەزبوط دروست کرا. ئەگەر من و تۆ بەرنامە و پرۆگراممان بۆ نەبێت، ئیستا بە زەرەرەکەی و بە دیوە خراپەکەی دەشکێتەوە. لە لایەکی ترەوە جەنابتان ناوی مارک زوبەرختان بیستووە، تن بەو نەوعە دەخوێنرێتەوە لەوە چێ بە زمانی خۆیان بە نەوعێکتیڤ. بەرک مارک زوبەرخ کە سۆشیال میدیای دانا و بە تایبەتی فەیسبووکی دانا. ئەزیزان یەکەم جا تەمەن فەیسبووک و معلوماتان لە زانکۆ دانرا، ئەوەندی کە لەسەری خوێندومانەوە لە ناو زانکۆ و لە خوێندنی باڵایە دانرا. بۆ دانرا بۆی تەلەبەکان لە یەکتری نزیک بکاتەوە، نەک بۆ گاڵتەکردن، بۆ فشقیات نا، بۆ نوکتە نا، بۆ قسەی لەگەڵ ڕێزما بێمانە نا، بۆ گاڵتەکردن بە یەکتری نا. یعنی بڕۆ بپرسە و بڕۆ چیرۆکەکەی بخوێنەرەوە کە فەیسبووک ئێستێکێکە لە شەریکە عالەمی و شەریکە گەورەکان و پارێکی عیملاقی دەسەکەوێ و بە ملیارەها ساڵانە دۆلاری دەسەکەوێ. شەریکەی فەیسبووک بۆ نمونە ئێستا لەواچێ وەکو نەوت وابێ بۆ خاوەنەکەی و مارک و ئەوانەی کە سەرپەرشتی دەکەن لەوە ئەچی ئێستا لە دەوڵەمەندەکانی جیهان بن، لە دەوڵەمەندەکانی ئەمریکا بن. وەختی خۆی کە فەیسبووک دانرا بۆی تۆڕێکی کۆمەڵاتی بێت تەلەبەکان لە یەک نزیک کاتەوە. کە من چیرۆکەیم خوێندێتەوە بۆی هەندێک قوتابی بۆ نە کۆلێژی فلان لەگەڵ کۆلێژی فلانیان لەگەڵ زانکۆی فلانە قوتابەکان لێ کۆبنەوە، مەلزەمە
هاوبەش یەکتری بکەن کتێبەکان بۆ یەکتری بنێرن زانست و زانیاری بۆ یەکتری بنێرن جەنابەت بۆنە لە زانکۆی هەولێری من لە زانکۆی سلێمانیم جەنابەت محاضرێکی خۆشت لەلایە بۆ منی بنێری من بۆ لای تۆ بینێرم تۆ پاوەرپۆینتێکم بۆ بنێری من بۆ نمونە مەسەلەن بەرنامەیەکی وەردە بۆ بنێرم ها تۆ کتێبێکت لەلایەکە کتێبەکە زۆر باشەڵی کاک دکتۆر وەڵام کتێبە بینە یان من مامۆستام کە بینێرم بۆ جەنابەتان فەیسبوک بەڕاستی یەکەم جار وا دانرا بەڵام بەداخەوە ئێستا فەیسبوک هێواشی واژ ئەگەر وریان نەبی فەیسبوک تەلەبە لە زانکۆ دوورەخاتەوە لە قوتابخانە دوورەکاتەوە سۆشیال میدیا لە مامۆسای دوور تەخاتەوە لە تەلەبەکانی برادرە دوور تەخاتەوە تەلەبە هەیە ئێستا کێ لە کوردستانی خۆمانە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی دەرەجە نەهێنان و نمرە بەدەست نهێنانی بریتێ لە سۆشیال میدیا پێم وایە جەنابتان دوای شایەتیم بۆ دەن لەم قوتابخانەی جەنابتانە تەلەبە هەیە لە دکتۆر من ئاستم 80 بوو ئاستم 90 بوو ئاستی من ئەوە نەبوو ئەڵێ من بیرم نایە بە درێژایی 12 ساڵی خوێندن پێش ئەم پۆلی 12 هیچ ساڵی دەوری دووەم نەبوو ئیکمالم بە دەور خۆمەوە نەبینەوە ئەڵێ دکتۆر سوێنت لەسرم نییە 50 بە خۆمەوە نەبینەوە هەموو معدەرم 80 90 بوو ئەی بۆم ساڵ وا دێ قەومە ئەڵێ بەداخەوە پارەکە سۆشیال میدیان بەکارهێنا سۆشیال میدیا بوو بۆی کە زۆرە لە کاتەکان میفۆتان کەواتە مەسەلەی مۆبایل و سۆشیال میدیا بەڵایەکی توان بڵێم بەڵایەکی زۆر گەورەیە کە ئێستا ڕووی کردووە لە زانکۆ پەیمانگە بەڵایەکی زۆر گەورە و نەکبەتێکی زۆر گەورەی ڕووی کردووە لە گەنجەکانمان بۆیە من پێم خۆشە هەم دیوە باشەکەی باسکەم هەم دیوە خراپەکەی باسکەم و دوایی دێمە لای جەنابیشتان ئەگەر کۆمنتتان بێت خاڵی یەکەم با دیوە باشەکەی باسکەین با بێویژدان نەبێت بەڵێ لە ڕێی مۆبایل و سۆشیال میدیاوە دەتوانین لەگەڵ هەموو هاوڕێ و دۆست و برادەر و تەنانەت مامۆستات و قوتابخانەکەشتا پەیوەندیەکی باش و چاکت هەبێت ئەمە گرنگە لە ڕێی مۆبایل و سۆشیال میدیاوە دەتوانی زۆرترین زانیاری دەستکەوێت کوڕی خۆم مەسەرەن کتێبت دەستکەوێت گۆڤارت دەستکەوێت ڤیدۆ دەستکەوێت جیلی من کە لە ناو پۆل لە پۆلی بە وەکو ئێوە کە لە عدادێ بووین لە ئامادەی بووین کە میسانمانە خوێن ئیسانمانە خوێن تفتە خوێ ترشە خوێ ترشی گۆگردیک ئەتوانم بڵێم ترشی گۆگردیک هەتا ئامادەیشمان تاو کرد نەمانزانی چییە شکڵەکەی و شێوەکەی وەکو پێویست نەبوو یعنی ئەمانزانی ئەو ئەمە مادەیەکە وایە و فلانە و فیسار بەس وەکو خۆمان بە چاو نەمان بینی چونکە بواری عملیمان نەبوو و مختبەرمان نەبوو و لە مەکتەبی شابۆن و نەشوێنێکی باش و چاک و مەزبوط نەبوو کەوە بێت بەس ئێستا تو ئەتوانی هەر بابەتێک کە دەیخوێنیت کۆیل دەخوێنیت بە سەدان ڤیدۆ لە مۆبایلەکەتەوە سیر بکەیت ئەتەوێت بۆ نمونە مەسەن بابەتێک دەرباری خێرایی کالێکە خوێنی ئەتوانی سەدان ڤیدۆ سیرکەیت جا بە ئینگلیزیەکەی بە عەرەبیەکەی بە کوردیەکەی کەواتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و موهیمە مۆبایل و سۆشیال میدیا دەتوانی بە دیوە باشەکەیە بەکاری بێنی بۆ خۆ ڕۆشنبیرکردن بۆ خۆ بەقوتکردن بۆ خۆ بەهێزکردن خاڵی سێم کە زۆر گرنگ و موهیمە لە ڕێی سۆشیال میدیا و لە ڕێی تۆڕی کۆمەڵاتیەکان لە ڕێی مۆبایلەوە ئەتوانی زۆرترین زانست و زانیاری سەردەمیانە وەرگری ئەتوانی جەنابەت متابعی قوتابخانەیەکی دانیمارک بکەیت ئەتوانی متابعی قوتابخانەیەکی کەنەدا بکەیت ئەتوانی بۆ نمونە مەسەرەن بە دواداچوونت هەبێت لێرەوە تۆ لە زانکۆی سلێمانی بە دواداچوونت هەبێت بۆ زانکۆی سۆران بۆ زانکۆی بۆ نمونە دهۆک کەواتە ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و ڕێگاکەت بۆ نزیکە کاتەوە کاتەکارت بۆ نزیکە کاتەوە خاڵی چوارەم ئێستا مۆبایل و سۆشیال میدیا دەتوانی بە ئۆنلاین شتەکانت فێرکە کەیسە شتێکی پێی دەڵێن ئۆنلاین مەسەرەن بە ڕێزێک ئەو کوڕە جوانم وڵێ کاکتۆر وڵای من لە ئینگلیزیا خراپم جارانی پێویستی بە چی بوو پێویستی بۆ بوو لێرەوە بچی بۆ هەولێر یان لە هەولێرەوە بێ بۆ سلێمانی ئەمە چیە برایەکەت بۆ مامۆستای ئینگلیزی سەوان نییە ئێستا شەو ئەتوانی سعات 8 بۆ دا موعیدێک لەگەڵ ئەو برایەت دانەی بە سکایپە بە ئۆنلاینە بە میسنجەرە بە هەر گروپێکە لەو تەرتیباتانە جوان و پوختە بە واسەپێکە لەگەڵ براکەتا کە ماڵی لە هەولێرە یان لە سلێمانیە بە ئۆنلاین 2 ساعت 3 ساعت چاپتەرێک 2 چاپتەرت بۆ باسەکە پرسیارەکەی کۆمنتەکەی تەرتیباتەکەی شاشەکە لە بەرچاوتەوە کوا بێت لە تەنیشتەوە دیژلەمە بخوات و چای و قاوە نسکافە بخوات دوای 2 ساعت شەڵی کاکە گیان دەستت خۆش بێ وڵای ئەو چاپتەرە تێگەشتم وڵا ئەو بەشە تێگەشتم کەواتە ئەمەش گرنگە ئەمەش گرنگە قوتابی بەڕێز دەتوانێت سفادەی لێ بکات سفادە لە پورت لە خاڵت لە مامت لە مامۆسای خاص تەنانسە من خەڵکێ لە کوردستان لە کاکتۆر مامۆسای خاصم هەیە ئەڵم کاتت نەفۆتی ئەڵێ نانە کاتم نافۆتی دکتۆر مامۆستاکە بە ئۆنلاین مامۆستا لە ماڵی خۆی دانیشتووە منش لە ماڵی خۆم دانیشتوم پارەی تەکسی نادەم پارەی ڕێگۆبان نادەم پارەی هاتوچۆ نادەم پارەی چوون و بەزم و ڕزم سەر نادەم ها جاران سعاتی ئەمسەر سعاتی ئەوسەر ئەڵێ لەوێ بۆ نمونە سعات 10 شەو تا 11 2 چاپتەرێکی ئینگلیزیم بۆ شەرحەکات جوان و پوختە مۆبایلەکەشم وەرگرتووە لە دایکم یان لە باوکم بەکارێنم و سعاتێ 2 ساعت و خواحافیز سەرەکی کاتێکی زۆرم بۆ گەڕێتە کەواتە ئەمەش خاڵێکی تر کە زۆر گرنگە
کە قوتابی بەڕێز و ئازیز و خۆشەویستم دەتوانێت ئەمە بەشداری تێدا بکات و زۆر باش و چاک و مەزبوط بێت وە سوود لە زانستەکە وەرگێت سوود لە زانیاریەکە وەرگێت کە نەکەر بۆ ئامادەی لیدەرس بۆ ئامادەی حکوومیەکان و ئامادەی ئەهلیەکانیش ئامادەی نەحکوومیەکانیش بەڕاستی توانی ئەم تەکنەلۆژیا بەکاربێنی بەڵام دیسانەوە دەڵێن بۆ مەرجەی تۆ بتانی دیوە باشەکەی ڕووە باشەکەی خاڵە باشەکاری بەکاربێنی خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە بەڕێزان مۆبایل و سۆشیال میدیا داد نابڕێت لە خێزان و خانوادە ئەمەش گرنگە داد نابڕێت لە خێزان و خانوادە یعنی مەسەڵەن ئێمە قوتابیمان هەیە بۆ نە خەڵکی دەرەوەی شارە خۆی لە ناو شاری سلێمانی خوێنێ لەگەڵ چەند تەلەبەیەکە لەگەڵ خوشکبرایەکە خانووییان گرتووە شوقەیەکیان گرتووە مەسەن یەک دوو ژوورێکیان بەکرێ گرتووە جارانی پێویستێکرد هەموو دووشەمە و پێنجشەمە دایک و باوکت بێت هەواڵت بپرسێ بزانین چی بۆ چینەوە بەس نە ئێستا زۆر ئاسانە هەموو ڕۆژناڕۆژێک دەتوانانی تەلەفۆن لەگەڵ دایک و باوکتاکە یان هەموو ڕۆژێ بە لایڤ و بە سەوت و سوورە توانی هەواڵی دایکت بپرسی هەواڵی باوکت بپرسی یان باوە گیان ئەوە ئەمڕۆ سەعات 12:30 تەواو بم بەشکم بێ بە شوێنمە کە تەلەفۆنەکە لە ئیدارە دادناوە کاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە کە دیوە باشەکەی مۆبایل و سۆشیال میدیایە کە تەمەنا دەکەین بەکاری بێنی ئەتوانی کتێبی پێ داونلۆدکەی ئەتوانی کتێبی پێ بخوێنیتەوە کوڕە جوانەکەم ینی ئێستاچێ باوی ئەوە نەماوەکە بڵی وڵایی من پارەی کتێبخانەم نییە ئەنی جەنابتان کە فێرخوازن لە ئامادەی لیدەرسە زۆر شتێکی باش و چاک و مەزبوط توانی بە مۆبایلەکەی دایکت دە 15 کتێب ڕۆمان داونلۆدی کەوت بیکە ناو مۆبایلەکەەوە بۆ خۆ جوان و پوختە بیخوێنەرەوە بەڵام بەدیوە سلبیەکەی نا دیسان دەیڵێن بەدیوە باشەکەیە ئەتوانی کۆمەڵێ ڤیدیۆی دکتۆر بەختیار بۆ نمونە مامۆستا فڵان دکتۆر فڵان لە دەربارەی مۆتیڤێشنە دەربارەی شێوازی خوێندنە دەربارەی شێوازی سعیکردنە لە ناو مۆبایلە دای بنەی جوان و پوختە جەنابە سەیری بکەی فکرێ و فکرێکی زۆر باش و چاک و مەزبوطە بەکاربێن بەڵام ئایا وا دەکەین کەواتە ئەمە دیوە باش و چاک و مەزبوطەکەی کە جەنابتان بەکارێنن بەڵام ئایا زەرورە لێرا پرسیارێک دەکەین بە دیوە باشەکەی ئایا زەرورە هەموو قوتابێک مۆبایلی خۆی پێبێ وەڵامی من نەخێر یعنی قوتابێکی بەڕێز کە پۆلی سێم تەوەستەیە کە سێرمانەکە یان نۆیە یان هەشتا یان حەوتە یان قوتابێکی بەڕێز کە سەیری بەرنامەکەی منەکە پۆلی دەیە یعنی تۆ نە کۆمپانیات هەیە نە شەریکەت هەیە نە فەرمانبەری نە تیجارەتێکی سین و بۆ نمونە وڵات و مەملەکەتت هەیە نە کۆمپانیاکەت لە بەندەر عەباس وە کۆنتەیرەکەی ڕاگرت و بڵێ وڵای بە نەوەک شەریکەکەم ڕابوەستێ تۆ ڕۆژانە بۆ نمونە تەرتیباتێک و بەرنامە و پرۆگرامێکت هەیە سەتەوێت سەیری بکەیت توانین مۆبایلەکە لە دایکە لە باوکە لە خوشکێکە لە برایە گەورەکەت وەریگری بۆ ئەو ماوە کە بەکاری بێنیت و بە جوانی مەزبوطی کاتەوە خاڵ یەکەم ئایا پێویست دەکات تۆی ئەم گەنج و فێرخواز هەموو سۆشیال میدیاکانت هەبێ نەخێر وەڵامی دووەمی منیش نەخێر چی پێویست دەکات قوتابێک پێش قۆناغی زانکۆ پەیمانگا فەیسبووکی هەبێت تیکتۆکی هەبێت ئینستاگرامی هەبێت نازانم ئەنواع و ئەشکاڵ پشتی عەجیب و غەریب کە ئێستاکێ پەیدا بوو چی پێویست دەکات سەری خۆت قاڵکی سەری خۆت جەنجاڵ بکەیت چکوتمان دیوە باشەکەی هەیە بەس ئەمان لەگەڵ ئەم خاڵانێ خاڵێکی تر کە گرنگ و مهمە ئایا پێویست ئەکات تۆ بەردەوام ئەکتب بی یعنی قوتابیمان هەیە مامۆستا و ڕابەری پۆلەکەی متابعی کردووە لە کاکتۆرم تەلەبە غەزەبە بەردەوام ئەکتبە ئەوە فەیسبووکی لە لای منە یان ئینستاگرامەکەی لە لای منە ئەم تەلەبە یان تەلەگرامەکەی لای منە بەردەوام ئەکتبە دوی شەو ئەکتبە ئەمە تۆ چیت غەزەب یعنی شەریکەت هەیە کۆمپانیات هەیە تۆ جێگری وەزیر و مدیر عامی بڵێ وڵای با من لە وڵات و مەملەکەت دانەبڕێم کاتە پێویست ناکات تۆ بەردەوام ئەکتب بی یعنی ئەکتیڤیتی بۆ جەنابەت بۆ فێرخوازێکی بەڕێز نیو سەعاتە سێ چارەکە سەعاتێکە ئەوە قەیچێکە لە کاتێکا کە دایە دیارەکەیت کە زۆر جار پێویستیش ناکا بڵێ وڵی زەرور بێ خۆت ئەکتبی ئەکرێت وەکوتم وەکو هاوکارێک لە چواردەورت بەکاری بێنیت و تەسلیمیان کەیتەوە کاتە ئەمەش بۆ خۆی بەڕاستی لەگەڵ ئەم خاڵانەیە مۆبایل و سۆشیال میدیا بەدیوە باشەکەشکێتەوە لێرەیە پرسیارێک دێتە کایەوە ئایا بەڕێزێک لە دواوە و دوایش کۆمنتی جەنابتان وەردەگرم ئایا زەرەری چییە دکتۆر دایک و باوکێک کە سەیری بەرنامەکەمانە کات ماڵی بەختیار ئەڵێ دکتۆر سۆشیال میدیا و مۆبایل بەکارهێنان زەرەری چییە زیانی چییە خاڵ یەکەم کات فەوتاندن کە ئێستاکێ لە هەندێک سەرچاوە پێی دەڵێن کاتدز کاتدزە بە مانای کەلیمە کاتە یەکێک لە هۆکارەکانی کاتدزینی قوتابی کاڵێ فریان ناکەو کاڵێ بەشم ناکە کاڵێ دکتۆرەوە ئیمتیحانی بیستەکەی دەستم بۆ هیچ نەبردووە ئەڵێ دکتۆرەوە ئیمتیحانی شەستەکەی هێشتا کە فریا هیچ نەکەوتومە بەشێکی کاتدزەکانت بریتێ لە مۆبایل و سۆشیال میدیا بە قسەی دکتۆری برات بکە مۆبایل و سۆشیال میدیات نەبێ بزانە چەند کاتت بۆ گەڕێتەوە
هەر خۆتان دیقەت بدەن جاری وایە ماوەیەک حکوومەت عەبادی لەسەر حکم بوو ماوەی مۆبایلی داخست نازانم چی بوو شەڕ و ئاژاو بوو لە عێراقا چی بوو چەند ڕۆژێک مۆبایل وشت ڕێپێوان بوو ئەبزام مۆبایل وشت داخرا سەیت تەکرەوە کات خۆشە کاتە دێ زیادە حکوومەتی هەرێم ساڵانە لە کاتی بە کەلۆریە هەندێک بەیانیان لە سعات حوتەوە تا 11 مۆبایل داخە ئەمە نەکاتت لێ زیادە تەرتیباتە چکە مۆبایل و سوۆسیال میدیا نەکەن مۆبایل هەیە بە سوۆسیال میدیا نێسەرەکەی کاتت بۆ گەڕێتەوە بۆ زۆر شتیتر کەواتە خاڵی یەکەم کات دزە دەبێ ئاگادار بی خاڵی دووەم کە گرنگ و مهم ئەویش ئەوەیە کە بە بەکارهێنانی مۆبایل و سوۆسیال میدیا هەموو جەدوەل و بەرنامە تێکەچێت تەمەش بەڵایەکی گەورێ هیچ شتێک نامێنێت خشتە و پۆلێن نامێنێت خاڵی سێم گەنجە جوانەکان کەم پەیامە بۆ جەنابتانە پێم خۆشە دوایی کە قسەی جەنابتانە ئیش ئەوەیە کە لە کاروان دواکەوی لە برادەرەکانت دواکەوی تۆی فێرخواز لە ئامادەی لیدرس ئاوە بە لاچاوێک سەیری تەنیشتەکانت بکە هەفتەی داهاتوو بۆ نمونە یەک دوو هەفتەی تر ئیمتیحانە سەرەکی ئەو 9 لە دەی هێناوە ئەو 8 لە دەی هێناوە ئەوی تر 9.5 لە دەی هێناوە ئەوی تر 7.8 لە دەی هێناوە جەنابیشت ئەفەنی گیان 2 لە دەت هێناوە 3 لە دەت هێناوە تۆ زانی لە خۆت بپرسە یەکێ لە هۆکارەکان ڕەنگە مۆبایل و سوۆسیال میدیا بێ ڕەنگە ئەوانش بەکاری بێنن بەس بەقەت تۆ نا ئەوان بەکارێنن بەس وەکو تۆ نا ئەوان بەکارێنن بەس ئەو شتانەی تۆ نا کاتەوە خاڵی دووەم کە زۆر گرنگ و مهمە لە هاوڕێ و دۆست و برادەرەکانت دواتەخە لە کاروان دواکەوی کەوش بۆ خۆی بەڵایەکی زۆر گەورەیە لە مۆبایل و لە سوۆسیال میدیایە کە زۆر جار دێتە ڕێمان وە بەداخەوە زۆر جار قوتابیەکانمان فێرخوازەکانمان زەرەر دەکەن خاڵی سێم ئێوە دەزانن مۆبایل و سوۆسیال میدیا هۆکارێکە بۆ دەرەجە نهێنانتان هۆکارێکە من ناڵم بەڕێزەگەڵی کاکتۆ وڵام من بەکاری شێنم و ناجح بم ناجح بوون قیاس نییە ئێوە جەنابتان پۆلی بۆن و نمسن یانزن یان پۆلی دەن بۆ نمونە 10 و 11 نمرە توانین بڵێن نمرە گرنگە بەس ئایا نمرە 100% پێوەرە بۆ ناجح بوونتان نە 56 بێنە ناجحی بەس بۆ پۆلی 12 نمرە پێوەرە وایەنە لە پۆلی 12 نمرە 100% پێوەرە ئەسڵ نەک نمرە پوینت قیاسە یعنی مەسن ئەو بەڕێزە گەنجە جوانم 89.4 ێنێ لەوە چێ لە هەندێ هەندەسە وەرگیری ئەمی تر 89 وەریەگرێت لەو هەندەسێ وەرناگیرێ جەنابەت 95 لەوە چێ لە هەندێ لە تۆپەکان وەرگیری جەنابەت 94.6 بێنە 4 پوینتت کەم بێ کە دەرەجەیەک بکەرە 2 ئەوەندە و نیوە ینی یەک لەسەر 2 ئەوەندە و نیوێک یان یەک جاروایە 2 پوینتت کەمە یەک لەسەر 5 دەرەجەیەک سەرەکەی بەداخەوە وەرنەگیرای کاتەوەش بۆ خۆی بەڵایەکی زۆر گەورەیەکە لە نمرە دواتە خات ئەمە خاڵی سێم کە زۆر گرنگ و مهمە خاڵی چوارەم شایەتیم بۆ بدەن هەست ناکەن هیلاکن ماندوون ئەو ڕۆژانی کە مۆبایلتان زۆر بەکارێناوە ئێوە شایەتێک بۆ من بدەن و تۆزێک و کابراوتنی خۆتانی لێ هەڵمە خەڵەفێن و حاشای لێ مەکەن ئەو ڕۆژانی کە مۆبایلت تا سەعات 1 و 2 بەکارێناوە بەیانی لێرە باوێش کە دەیت و خەوە نوتکێتە تۆ باوێش کە دەی ئەو وەکو سەمفۆنیا بۆ ئێستنێتەوە ئەمیش ئەڵی لەحنە ئەوەڵی سەرچۆپیە ئەها گەشتە گاوانی ئەم سەر ئەو سەرەکات باوێشک و هەر یەکەی بەزم و ڕزمە هەست ناکەن جاری وایە خەریکە لە بەسەر کورسێکەوە خەوت لێ دەکەی بەسەر مێزەکەەوە لارە بیتەوە هەست ناکەی ئاوە چاوت ئەڵی فلاش لایتە لێداد بەرتەر ناشەکات وەکو پێویست بووە نمونە چاوت بۆ هەڵناسێت کاتە خاڵی کرد خاڵێکی دیکە کە زۆر گرنگ و مهمە بەڕێزان ئەویش ئەوەیە کە چست و چالاکی دەکەمەکاتەوە ڕەنگە زۆر جار بینەرێ سەریان بەرنامەیە بکا بڵێ وەڵای دکتۆر و منیش هەستم پێ کردووە ئەو بۆ وایە لەبەرەوەی وزە دەبات مۆبایل و سوۆسیال میدیا وزە دەبە هەر وزەت کەمەکاتەوە حەجاری وایە کە مۆبایلەکە دانی ئەڵی کرێکاری خەباتت کردووە بەجددی جاری وایە 2 ساعت 3 ساعت بە دیار مۆبایلیان بە دیار ئەنتەرنێت و بە دیار سوۆسیال میدیا و دانیشتوتە کە دایەنەی سوێن لەسرم نیە ئەڵی ساعتێکە بۆ نمونە خەریکی بلۆگ ڕاکێشان و کاشی ڕاکێشان و تابوک ڕاکێشانی جست وزەت لێ بە جاری وایە برسیتەکە جاری وایە بێتاقەتەکە چکەمە وزەیە وزەی چاوە وزەی گوێچکەیە وزەی مێشکە وزەی بیرکردنەوەیە اینجا هەنێک لە ڤیدیۆکان تووڕەتەکە بێتاقەتەکە ناڕەحەتەکە کاتە وزەت لێ دەبە بۆیە بێهێز و بێتاقەتەکە هەر لەگەڵ ئەم خاڵەیە بەڕاستی بەشێکی تر کە گرنگ و مهمەویش ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئێستا وەکو ئەوانی کە مامۆسای زانکۆین ئەوانی کە سەرپەرشتی بەشی پەروەردەی قوتابخانەکانەکەین فێرخوازە بەڕێزەکان هەست ئەەکەین بەڵایەکی تر دروستەکەویش ئەوەیە دڵ و دەروونت تێکەدات بێتاقەت و ناڕەحەتەکە یعنی چی تووڕەتەکە میزاجت تێکەدە سەر و دڵت ئەگرێ جاری چار من لە قوتابخانەیەک بووم قوتابیەک هاتووتی کاکتۆر حەزەکەم دانیشم لەگەڵتە ئیتر تەمەن دوای لە قسەکردنە سێنم کرد وەکو تووشی کەعابە بووە پێی دەڵێن دیپرێشن لە بواری طوبیە
دوای کە دیراسەم کرد ئەمە چەند ڕۆژێک پێشسە ڤیددیوەیەکی بینیوە با ناوی ڤیددیۆکە نێنین نەبێ بە ڕێکلام بۆ ڤیددیۆکە ڤیددیوەیەکی بینیوە لە شەریکەی فلان لە نازانامنەوەی فلان بەو جۆرە زۆر ترساوە ئەوە دووسێ ڕۆژێکە خۆی حترافە کاڵت دووسێ جار خەوم پێوە بینیوە خۆفێک چۆتە دڵێەوە تووشی کابوو بێتاقەتی کردووە تووشی ناڕەحەتی کردووە چەند ڕۆژێک کاڵە دکتۆر هەستەکەم چێژ لە ژیان وەرناگرم تۆزە کاریگەری لەسەر خواردنم دروست کردووە خەوە تووشی خەوە زۆڕەکەم شەوان و قەدوانە بوو ماڵە جارانی سەرمە کە دەسەرەوە سەرینە تا بەیانی ئەم دیۆدیوم ناکرێت سە دووسێ جار خەبەرمە بێتەوە بۆ لە بەرەوەی سەرەکی سەیری ڤیددیوەیەکی کردووە سەری زنجیرە ڤیددیوەیەکی کردووە جا ڤیددیوەیەکی ڕوعبە ڤیددیوەیەکی ترسناکە ڤیددیوەیەکی کوشتن و بڕینە ڤیددیوەیەکی هەندێشتی نەشیاوە کە گروپێکی نەشیاو دەیکات سەرەکەی بێتاقەتی و ناڕەحەتێکی بۆ دروست کردووە خۆتۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگە بۆیە هۆکارێ لە هۆکارەکان کە ئێمە دەڵێن فێرخوازی بەڕێز دەبێت مۆبایل و سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتەکان سنوورداری بکات بۆ ئەوەی بەڕاستی دڵودەروونت ئاسوودە بێت ئێمە گەورەترین کێشەمان لەگەڵ قوتابیە ئەوەیە کە تۆ دڵودەروونت ئاسوودە نەبێت لە من تێناگەی یعنی ئەزیزەکەم گەنجە جوانەکەم بینەری بەڕێزم ئەو گەنجانی کە سەیریان بەرنامە دەکەن تێگەشتنی تۆ بە تێگەشتن و بە شێوازی دڵودەروونتەوە دڵودەروونت ئاسوودە نەبێت من کە ئەلێرا مامۆستام و بۆن و نە لێرا دەرشەر حەکەم ڕۆح بکەم بەسەر بابەتەکە تۆ تێناگەی چکە تۆ دڵودەروونت نائاسوودەیە تۆ داڵغەت لە لای سۆشیال میدیایە داڵغەت لە لایک و کۆمنتە داڵغەت لە لای بۆ نمونە پەیجەکەتە داڵغەت لە لای نام و نامەکارەکەیە داڵغەت لە لای گروپ چاتەکەیە داڵغەت لە لای ئەو هەندێک قسە و حەلەق و بەلەقانەی کە دوێنە بۆن و لە شوێنێکا باس کرا کاتە بە هەموو ئەم خاڵانە بەداخەوە زۆر بەداخەوەم ئەتوانین بڵێن زیانی زۆرتر لە قازانجەکانی بۆ قوتابیە کە نەزانێ بەرنامە و پرۆگرامی چۆنە قسە زیاترە لەسەر ئەم بابەتە و پێم وایە جەنابیشتان قسە و کۆمنت و بەشداریتان هەیە ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێم وڵاتان فەرموو دووبارە سڵای خواتان لێبێت لە ماڵی بەختیارەوە دووبارە سوپاسی بۆ ئامادەی لیدەرسی ناحکومی کە میوانداریان کردوین و فێرخوازە بەڕێزەکانیان ئەمڕۆ میوانی بەرنامەکەی بنن ئەزیزان گەنجە جوانەکان باسی مۆبایل و سۆشیال میدیامان کرد باسی ئەو دوو بەڵایەمان کرد کە زۆر جار کێشەی خستوتە ناو خێزانەکان ناو خانەوادەکان کێشەی خستوتە ناو خودی خۆت چەند جار هەبووە خۆتان دانیشتن و ئەو گەنجە جوانش کە سەیربانەکەڵە دکتۆر وای لێهاتۆ ڕقم لە خۆمە لێتان ناشاروە من ئەمڕۆ پێش ئەم بەرنامەیە یەکی لە قوتابیەکان هات پرسیاری دەکردی کاکتۆر وای لێهاتووە ڕقم لە خۆمە لە خۆم ڕازی نیم نامرتاحم تۆ بگاتە ئەوەی کە مۆبایل و سۆشتەمە دوای کە پرسیارم لەکەوتی مۆبایل بەڕاستی خەریکە قوڕەکە بەسەرمە ماڵم وێرانەکات 3 هەفتە 4 هەفتێ دەوام کراوەتەوە هەستەکەم دەستم بۆ هیچ نەبردووە و ئەگەر وا بڕوان امتحانەکانیش خراپ یعنی مۆبایل واد لێ بکە ڕقت لە خۆت بێ مۆبایل واد لێ بکات لەبەر ئاوێنە دابنیشی بە خۆت بڵی بەسێ تا ئێستاکێ بەسەوەی تر تەواو بەڵگەی لەسەرەوەی کە بەڕاستی ئاژاوی نەک خستوتە ناو ماڵەکانەوە نەک ماڵی بەختیاری نەهێشتووە کە بەرنامەکەی منانی بەختیارە بۆ کۆڵێ مرۆڤی بەختیاریشی نێشتووە هەندێک جار ناخی خۆت نامرتاحی نائاسوودەی خەوی تێکداوی خواردنی تێکداوی دڵ و دەرونی تێکداوی تۆ دەڵێ من هاتم بۆم قوتابخانەی بە نیەتی 90% ئێستا بۆ 50 کڕاکەم دەڵێ هاتم بۆ ئێرە بە نێتی ئەوائیلی ئێستا خواخوامە بەس داخڵ بم ئەڵێ دکتۆر کە دایک و باوکم هێنامی بۆم قوتابخانەیە بە نەتی ئەوائیلبوونی کوردستان و ئەوائیلبوونی شارەکەمەوە ئێستا خواخوامە مامۆستا 5 دەرەجەم بداتێ داخڵ بم دکتۆر کە هاتم بۆ ئێرە دایک و باوکم هیوا و ئاواتی زۆری لێم هەبوو وا هەستی دەکرد و وا حەزی لێبوو بە سەدری سپی و سەدری ڕەش و نازانم بە ڕایەی مامۆستایەتی و تەرتیباتەوە لێرە دەرم کا ئێستا خەریکە کڕاکەم بڵم خوا بکە مەحەدە شەڕێکش وەرم گرێت مشکلە نییە ئێستا وای لێ هاتووە ها سیرەکەی وای لێ دێت کە بەداخەوە لەگەڵ ناخی خۆتا شەڕ دەکەی بۆیە بەڕاستی مۆبایل و سۆشیال میدیا کە ئەم بەرنامەمان بۆ تەرخان کردووە لەگەڵ جەنابتانە هەست دەکەین کە تۆزێ بێتاقەتی و ناڕەحەتی دەزوو بۆیە پێم خۆشە ڕای جەنابتان وەرگرم تەجروبەی جەنابتان ڕەنگە بە ڕێزێکتان تێ بکڕ بڵێ وەڵڵا ئەمەنە شازە خوادایەتی مۆبایل و ئەنتەرنێت بەکاربێنی و شەبەکەت فول بێ و جەوت فول بێ بەس ئایا ئەم جەو فولیە بەردەوامە بێ ئایا سۆشیال میدیا و لایک و کۆمنت بەردەوام بێ ئایا لایکی سۆشیال میدیا ئەن لایکی ژیان نییە ئەوەی کە تۆ لایک زۆر کۆکەیتەوە لە پەیجێکا دوای ژیان ئەن لایک دەکە ئەوەی کە تۆ هەر خەریکی سایت و پەیجێکی تو متابعەیەکەی دوای لە ژیانە متابعە ناکری ئەوەی کە لە پەیجەکە تا بۆ نمونە 5,000 10,000 فۆلۆوەرت هەیە کەچی لە گەڕەکەی خۆتا چوار کەس ئەشەد و مابیلات بۆ ناکات و بۆ نمونە پشگیریت ناکە ئەوەی کە تۆ بە لایک و کۆمنت و بە قسەی خۆش بێ خەڵک ئەڵێ وەڵا لایە لە کوردستان و لە سلێمانی پشتی منەگرێت کەچی ئەچیتە هیچ هەر دایرێکەوە کەس پشگیریت ناکات کەس فەرموویەکت لێ ناکات کەواتە بەداخەوە زۆر جار بە خراپی دەشکێتەوە بۆیە پێم خۆشە گە جەنابتان هەرێکێک لێو کۆمنت شتێکتانە بێ فەرموو عەزیزەکەم
کاکتوێر وەکو خۆش ئاماژۆ پێەیە وتی مۆبایل لە توانین بە بەشی ڕێگەیەکی باش و بە ڕێگەیەکی خراپیش بەکاری بێرین جوان باش ئەگەر بتوانین ئێمە بەرنمەیەک بۆ بەکارهێنان ئێمۆبایل یا جەدۆلێک خشتێک دابنین هەز ناکە و کاتە باشتر بێ بۆ خۆمان کاتمان بۆ ئەگەڕێتەوە ئەتوانین هەم سوودیشی لێ ببینین هەم کاتە گەشتمان بۆ ئەگەڕێتەوە جوان دەست خۆش بێ هەموو شتێکە لە سەر گۆی زەویە من گەشتمەتەوە قەنەعەتی دیوی باش و دیوی خراپێ دیوی باش و دیوی خراپێ یعنی با هەر بە نمونە بێنەوە عارق بە عارەقەی خۆی کە حرامە و خراپە بەڵام لە لایەکی ترە وەکو سپرتۆ و لە لایەکی تر وەکو پاکەرەوە و لە لایەکی تر وەکو بەشە طبیەکەی لە هەندێک شوێن بەکاردێ و سوودی لێوەردەگیرێ کۆکاین مۆرفین هەموو ئەو مادانی کە مادەی هۆشبەرە کوردستان خەریکە پێوەی ئەناڵێنێ لە لایەکی ترەوە ئێمە بۆ سڕکردن بەکارێنین بۆ بەنجترکردن بەکارێنین بۆ عملیات بەکارێنین زۆر ئیسفادەی لێ دەکەین بەس من بڵێم چی گەنجێک بۆ ئیدمان بەکارێنێ لە لایەکی ترەوە دەمانچە بە دەمانچەیی خۆی بۆ پاراستن و بۆ ناموس پاراستن و بۆ وڵات پاراستن و بۆ ئەوەی کە خەڵک بۆ نمونە تعدای ناموس و وڵات و مەملەکەت لێ نەکا بەڵام لە لایەکی ترەوە بۆ شەڕ و ئاژاوە و پیاوکوشتن و دوژمنداری بەکارێنرێ لە لایەکی ترەوە بۆی تاکید بکەم لە قسەکەی جەنابەت پارە بە پارەی خۆی دیوی باش و دیوی خراپێ پارە خەڵک بەکارێنێ بۆ بەدەستێنانی دنیا بۆ بەدەستێنانی قیامەت بۆ خۆشبەختی و ئاسوودەی خەڵکیشەیە لە کوردستانە بەدەست پارە بۆ تەپەن بە بۆنەی پارەوە لە سزنایە بە بۆنەی پارەوە قاچی بڕاوەتەوە بە بۆنەی پارەوە تووشی بەد ئەخلاقی بووە بە بۆنەی پارەوە ژن و ماڵ و مناڵی لە دەستدا ینی هەمومان ئەعلانیەکەین دەڵێن وەڵای ئەم پیاوە پارەی نەبووە وای لە خۆی ناکرد بەس بوو بە پارە کەواتە هەموو شتێک دیوی باش و خراپەیە بۆیە قسەکەی جەنابتە تۆ دەبێت بگەڕی بە دوای سێرچی بۆ بکەی بە دیوە باشەکەیە نەک دیوە خراپەکەی دەستە خۆش بێت فەرموو وەکو ئاماژوو پێەیە کە لە کاتی خوێندنە تەئسیرمان لێەکە من بەڕای من لە هاوینەوە هەڵی گرینەوە باشترە دەنگ وەرزکەرەوە بڵێ لە هاوینەوە هەڵی گرین جوان بەستەوەت ئەم بەڕێزە ئەم قوتابێ بەڕێزە پلانێکی خۆی هەیە ئەڵێ من هاوین جیایە و زستان جیایە وەرزی زستانم وەرزی قوتابیە وەرزی خوێندنە وەرزی دەرەجەیە وەرزی نمرێ کە بوو بە 15 تا 15 گەشتم سەیرانم مەلەوانیم تەرتیباتم سۆشیال میدیام تەلەڤیزۆنم ئەڵقە ئەمەش بەس ئەمەش بەڕاستی پلانێک و بەرنامەیەکی زۆر جوانە کە مرۆڤ هەیبێشتێکی جوانە فەرموو سڵاو دوکتۆر وەڵا وەکو ئاماژەش پێ دانانی خشتە و دانانی ڕێخستنی کاتەکانە زۆر باشە و چەند کاژمێرە بۆ خەوتن چەند کاژمێرە بۆ سایکردن و چەند کاژمێرێکش بۆ بەکارهێنانی موبایل کە کەمتر بێ لێ کاژمێر و موبایلی خۆش بەکار نێنی لەوە باشترە وەک موبایلی دایکیان باوکو بۆ شتە زەرورەکانی قوتابخانە کە بڵاوە کاتەوە لە پەیجەکەیە بەکاری بێنی زۆر باشترە سوپاس جوان کەواتە پەیامی ئەم قوتابێ بەڕێزە بریتی بوو لە خشتە ئەوەی کە لە هەموو ژیان تا ئەگەر هەت بێ کەسێکی سەرکەوتووەبی کە من لێرەوە پەیامم بۆ دایک و باوکە دایک و باوکی بەڕست تۆش دەبێ خشتەتە بێ ناکرێ وایفەکەی ماڵت 24 ساعتە کراوە بێ باوکو و دایکی سەرکەوتوو ئەوەی ئەڵێ مناڵە جوانەکان هەشت بۆ دا ئەنتەرنێتەکە ئەکتڤەکەین وایفەکە ئەەکەینەوە فەیسبووکە ئەیکەینەوە نازام سوۆشیال میدیا ئەیکەینەوە مۆبایلەکان داگیرسن گریمان نۆ بۆ دا نۆ بۆ دەونی و ها ساعتێکە ساعت و نیوە کە ساعتێکە عەسرە تۆ لە دایری خۆت لە شوێنی خۆت لە کۆمپانیای خۆت بەکارین کێشەنێ بەس ناکرێت لە ماڵەوە هەموو ژوورێک لە ئاودەس و حەمامەکەەوە بیگرێ هەتا بەلەکۆنەکە هەتا حەوشەکە هەتا ژێرزەمینەکە هەمووی وایفی تێدایە و شەبەکەی فولە و هەر مناڵێک هەر گەنجێک بە ئایپاد بە ئایفۆن بە موبایل هەمووی بەدەستێتی بەڕاستی و بەڵای گەورە بۆیە دەستخۆشی مێ بۆم گەنج جوانە لە من خشتەی خۆمم هەیە خشتەی نان خواردنم هەیە خشتەی خەوم هەیە خشتەی خوێندنم هەیە بەڵام خشتەیەکی تریشم هەیە کاتێکی تریشم هەیە پرۆگرامێکشم هەیە دەڵێم سعات ئەوەنە بۆ ئەوەنە سۆشیال میدیا بەکارێنم یان مۆبایل بەکارێنم ئەو وەختە کۆنتترۆلی دەکەی وایە نە من زۆر جار وتومە مۆبایل و سۆشیال میدیا و گڵۆبڕۆژە وایە گڵۆبڕۆژتان خواردووە ئەمەنە زاڵمە لەگەڵ خواردت ناتوانین دەستی دیالگری مەگەریکێ لەژێر دەستت دەریکە پیاڵەیە دوو پیاڵە بەردەوام جارای کیلوەکەت کردووە خەریکە لە سەفرێک هەمووی تەواوەکەی بەڵام مۆبایل و سۆشیال میدیا لەوە خراپترە ئیدمانە بیت ینی ئەگەر زوو بەس ئەگەر کەسی بەهێزە بێ و کەسێکی ئیداری بەهێزە بێ و کەسێکی بەخشتە بێ کە لەگەڵ وتیان سعات نۆ ینی مۆبایل هەڵگرتن تەواو ناکرێ بڵێ هێشتا نیوەی ڤیدۆکە ماوە هێشتا نیوەی یاریەکەی بەرشەلۆنە و ڕیال مەدرید ماوە یاری بەرشە و ڕیال مەدرید 2 ساعتی پێچێ ئجا خۆ تۆ بسمیلا بکە لە بەرشە و ڕیال بە 2 ساعت بۆ نەتەواو نابی بە معلیق و بەس ڕێستەکەی بین و بەفلانە کاتە تۆ نەتوانی خشتەی خۆت بەسەر بەری و دەست خۆش بێت کە ئەو پرۆگرام و بەرنامەت بۆ خۆت داناوە چیتر کۆمنت هێشتێکیە ئەو مایکە بدەنە دواوە بەڕێزم پاس بۆی کە توانیتە بێتە قوتابخانەکەمان و سیمینارێکمان پێشکەش بکەیت بەڵام دکتۆر منەواڵم ئەوایە کە حکوومەت بەیان کەسێکی گەورەیان کۆمپانیەکانی باری ئینتەرنێت سانسۆرێکیان دابنایە بۆ بواری ئینتەرنێت و مۆبایل و سۆشیال میدیاکان جوان
تێبینێکی جوان یان ئێمە بەداخەوە لە وڵاتی خۆمانە حکوومەت وەکو پەروەەردە وەکو خوێندنی باڵا وەکو وەزارەتەکان تا ئێستاکی ئیش لەسەر ئەوە نەکراوە ینی من لە وڵاتێک با ناوی وڵاتەکە نێنم لە وڵاتێکە خوێندنم دەخوێن ینی هەندێک سایت و پیجی خراپ هەندێک سایت و پیجی بەدڕەوشتی هەندێک سایت و پیج کە زەرەر بوو بۆ کۆمەلگا زەرەر بوو بۆ وڵات و مەملەکەت ئەوانە بەڕاستی مەمنوع کرا بەسەر لە وڵاتی خۆمان نییە بەداخەوە تورکیا زەوقی لێبێت هەرچی سایت و پیجی هەیە لە کوردستانە بەدەست هەموو گەنجێکەوە ئێران زەوقی لێبێت هەرچی سایت و پیج و فلیمی هەیە بە کەیفی خۆی توانێت کاریگەری سەر گەنجەکان دروستکە عێراقا ئوردنە داعشە هەرچیەکە ینی قاعیدەیە بە هەموو باش و خراپەکانیانە بە هەموو پۆخڵەواتەکانیانەوە گروپە تیرۆریستەکانی کوردستان و گروپە تروریستەکانی جیهان و ناوچەکە زەوقی لێبێ ڤیدۆیەک ئەمڕۆ ئەو بۆ نمونە لە میسر دروستی کردووە بەیانی لەسەرەکەی لە شێخەڵای خۆمان گەنجێک سەیرێکات بۆ لەبەرەوەی سانسۆرێکمان نییە لە ڕێی وەزارەتی ڕاگەاندنەوە لە ڕێی وەزارەتی گەیاندنەوە وەزارەتی ڕاگەاندن و گەیاندن کە پەیوەندی بەمەوە هەیە هەم ئیعلام هەم ئیتیساڵات کە دەبێت بەڕاستی سانسۆرە بێ بۆ هەندێک سایت بۆ هەندێک پیج بۆ هەندێک گروپ بۆ هەندێک شوێن کە دەزانێت ئەمە بەڕاستی ئەخلاق و ڕەوشتی گەنجەکان تێکەدات وڵات و مەملەکەت بەرەو بە هەدەردان ئەچات و کات و وەختی بەڕاستی کەسەکان بە فیڕۆ دەدات بۆ ئەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کە دەستخۆشیمە بۆ جەناب بەڵێ حکومەت دەبێت هەندێک جار تەداخولکە چونکە منێکی بەختیار ڕەنگە هەندێک شت نتوانم بکەم بەس بە حکومەت دەکرێت یعنی وا من کردم تەنها بۆ تەلەبەکانی خۆم ئەی تەلەبەی گەڕەکەگەیت ئەودی و ئەی گەڕەکەی ئەودی و بەڵام حکومەت دەتوانێت لە ڕێی وەزارەتێکەوە زۆر بە جوانی و بە مەزبوطی هەندێک شت چۆن ئەتوانێت مەسەن لە کاتی بە کەلۆریەکە دیقەت بدەن لە 7:30 تا 11 هەموو ئەتەنێتە کوژێنێتەوە معناها بە حکومەت ئەکرێت چۆن ئەتوانێت هەمووی بکوژێنێتەوە ئەو وەختەش ئەتوانێت کۆنتترۆلی زۆر سایت و پیجەکان بکات دەستخۆشی بۆ کۆمنتەکەت بەڵێ فەرموو ئەو مایکە بدەنە دواوە ئەزیزەکەم سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم بە خێراتنی کەناڵی دیمەنەکەین بۆ ئامادەیەکەمان من تێبینیەکەمێ هەرکە لە سەرەتاوە جەنابە فەرمووت کە مەکتەب بکرێتەوە ئێمە مۆبایلەکانمان هەڵگرینەوە ڕاستە ئەوە تەواوە بەڵام هەنێک کات کێشە لە مامۆستاکانەوەیە کە گروپێک داهانێت لە پۆلا پێمان ناڵێ ئیمتیحانە لە دوایی نامە ئەنێرەیە کە شتێکە نووسێ کاتمان نایاتێ بۆ نووسینەکە ڕسمێکێکڕێ لە بۆتانە نێرم جوان تەمەنێکێ لە کێشەکان بینەری بەڕێز وە فێرخوازەزەکێ لە کێشەکان ئەوەیە کە ئێستا هەندێک قوتابخانە هەندێک دامەزراوە هەندێک پۆل هەیە گروپ دروستەکە جا گروپی تیلیگرامە گروپی ڤایبەرە گروپی فەیسبوکە گروپی میسنجەرە ئەمەش پێم وایە حەلی هەیە ئەویش چییە مەسەن بەڕێزێک کە سەیری بەرنامەکەمەکە پۆلی 10-11 لە ئەوەڵی ساڵەوە ڕقەمی دایکی یان باوکی دابنێ لەو گروپە کەسە پێم وایە لە ئامادەی لیدەرزیش ئەمە حەل کراوە تۆ ڕقەمی دایک و باوکت دانی لەنا ئەو گروپەیە ئەگەر دایکشت ئاگای لێ نەبێت باوکت ئاگای لێ دەبێت و ئەوان بەشی خۆی ئەنتەرنێتیان هەیە بەشی خۆیان ئەکتیڤن بەشی خۆیان چالاکن باوەک جان دایک جان هەر ئاگاداریەکە بوو هەوڵ بدەن لە ماوەی 1-2 ساعاتێکە زوو پێم بڵێ کە ئەو ئاگاداری بوو کەواتە زۆر جار حەلەکرێت ئێمە زۆر جار کێشەمان لە چییە قوتابێکە دێت ڕقەمی خۆی دانێ ڕقەمی خۆشی ببوونی ئەو بە بیانی ئەوە ئەوێ بڵێ بە دایک و باوکی بڵێ گەر ئەنتەرنێتم ئەکتیڤ نەبێ ئیشم ناڕوا لە قوتابخانە دادەبڕم لە پەیمانگا دادەبڕم یان لە زانکۆ دادەبڕم کە ئەوە زۆر جار زەرەر و زیانێکی لێ دەکەێت بۆیە تۆ توانی وەکو خۆت وەکو قوتابێک کە دەڵێ بۆ ئەوەی کە لە ڕوە باشەکەی و ئیسفادەی لێ بکەم قەیچێکە ڕقم تەلەفۆنیسە ماشەڵڵا وای لێ هاتووە هەموو ماڵێک 5-6 خەتی تێدایە هەموو ماڵێک 5-6 مۆبایلی تێدایە هەر باوکت دەوەت 1-2 مۆبایلی هەبێت کۆڕێکی هەبێت ئاسیاسی هەبێت ها کۆمەڵێ شەریکاتی تری هەبێت کەواتە توانی خەتێک داخل بکەیت کە خەتێک بەردەوام ئەکتیڤە و لە زووترین کاتا دایک و باوکت ئەو ئاگاداران پێ بڵێت دەستخۆش بۆ کۆمنتەکەت شتێکی جوان کەیتر ئەگەر پرسیارێشتێکی هەبێت مداخلەیەک هەبێت باشە کەواتە بەرەو کۆتایی بەرنامەکەم دەچم ئەزیزان ئەویش ئەوەیە کە ئێوە بۆ معلوماتی جەنابتان کە باسی مۆبایل و سۆشیال میدیا دەکەین با لێرەیە قسەیەک بکەین ئەی چۆن بەکاری بێنین کە پەیامەکەم بۆ دایکان بۆ باوکان بۆ فێرخوازان خاڵی یەکەم قوتابی باشتر وایە لە 15-9 تەمەنم باشتر وایە بۆ دایک و باوکیش وایە بۆ فێرخوازیش وایە بۆ قوتابخانەش وایە بە هەمومانەوە ئیشی لێ بکەین لە 15-9 تا 15-5 یان بەکاری نێنێ یان زۆر بەکەمی بەکاری بێنێت یان بە کاتێکی دیاریکراو بەکاری بێنێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم باشتر وایە قوتابی خۆی ئاڵوودەی سۆشیال میدیا نەکات چکە سۆشیال میدیا جیایە و ئەنتەرنێت جیایە تۆ جەنابەت ئەتوانی سەی کتێب بکەی ئەتوانی سەی بابەت بکەی ئەتوانی سەیری ڤیدۆ بکەی ئەتوانی سەیری یوتیوبێکی دکتۆر بەختیار بکەی ئەتوانی سەیری بەرنامەیەک بکەی بەڵام خۆشت سۆشیال میدیاشت نەبێت یعنی مەرج نییە تۆ ئیلا و بیلا خۆت ئەهەد بێت بۆ ئەوەی بۆ نمونە ئیلا ئەمە بکەی لە ڕێی خۆت و ماڵ و خێزان و خانەوادەوە ئەتوانی بەشداری بکەیت و بەبێ ئەوەی خۆشت هەت بێت کەواتە من لەگەڵ ئەوەیان بەڕاستی قوتابی هەوڵ بدا سۆشیال میدیای نەبێت یان زۆر سنووداری بکات ئەمە دووەم خاڵی سێم دانانی خشتە و دانانی پلان و دانانی پرۆگرامێک بۆ ژیانی فێرخواز زۆر گرنگە
یەکێ لە کێشە گەورەکانی ئێمە کە زۆر جار تاکەکان سەرکەوتوو نابن یان باش نابن یان چاک نابن یان نمرەی بەرز بەدەست نانن ئەویش ئەوەیە کە خشتە و بەرنامە و پرۆگرامێکی خۆتت نییە خشتە و پرۆگرام و بەرنامەکەت نەبوو زوو تێکەچی زوو بێتاقەتەبی زوو بێزارەبی زوو شپرزابی بەس گەر خشتە و بەرنامە تۆ دیقەت بدەن لە چەندین ساڵە کورد دایناوە بەیانیان 7 بۆ 8 نانەخۆی سەرەکەی ژنە زانێت باوکە زانێ مناڵە زانێ نانەواچیە زانێ بازارە زانێ بۆ لە بەرۆی بەرنمەیەکەیە لە کۆنەوە لە کووردا دانراوە 7 بۆ 8 نانی بەیانیە ئەڕۆی سەرەکەی نانەوەکە کراوەوە ئەڕۆی سەرەکەی کافتریاکە کراوت ئەڕۆی سەرەکەی هەرە و بەیانی زۆ پاقلەکە حازرە نۆکەکە حازرەمە بەچی بەدانانی پرۆگرامێک چەند ساڵێکە من دڵیان مۆبایلیش دەتوانێت وای لێ بکرێ دەتوانانی سوۆسیال میدیا ژوای لێ بکەیت دەتوانانی تەلەڤیزیۆنی ژوای لێ بکەیت یعنی لە هەندێک وڵات و مەملەکەت هەیە زۆر بەدەگمەن بیانی بڕۆ لە هەندێک وڵاتی ئەوروپیە زۆر بەدەگمەن بە ڕۆژ سەیری تەلەڤیزیۆنەکەن زۆربەی بەرنامە و پرۆگرامی خۆیان کردووەتە بۆن و نەمەسەن ساعت 6 ئێوارە بۆ 11 شەو یان 6 بۆ 10 شەو باقیەکەی تر یان دووبارەیە یان بۆ نمونە هەندێک شتە بۆ پەبلیک بۆ خەڵکە عامەکە بۆ وێزانانی کۆمەڵگاکەی ئەو لە ساعت 6 ئێوارە تا ساعت 10 اینجا سەی تەلەڤیزیۆنەکە باقیەکەی تری سەیر ناکە کاتەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و مویمەکە دانانی پلان و پرۆگرام و بەرنامێکە خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان ئەویش ئەوەیە کە فێرخواز بۆی سوودمەند بێت لە قازانجەکانی مۆبایل و سۆشیال میدیا و دوور بێت لە زەرر و زیانەکانی سۆشیال میدیا و مۆبایل بەڕاستی دەبێت بزانێت فرێندی کێ دەکات ئێوە کەستانەوەتان باس نەکرد بەس ئێوە دەزانن مۆبایل و سۆشیال میدیاش پەیوەندی بە فرێندەوەیە فرێندی وا هەیە بە مۆبایل تووشی شتی باش و چاکت دەکات بە سۆشیال میدیا بە دیوە باشەکەیە دەدبە بەڵام فرێندی وا هەیە بە ناو فرێندە سەرەتانە ئەفریتە کورە ناوی ئەنی هەرچیەک یعنی بە معنای کەلیمە یعنی 12 شەو تووشی غەڵەتت دەکات 12 شەو تووشی ڤیدیۆی نەشیاوت دەکات خەوتویتە خەریکە ئەخەوی چاوت خەریکە چێتە خەو بسمیللا لێ کردووە بخەوی سەرین و هەموو شتێکت داناوە لە پڕ نامەیەکە نەرێ جارێ مەخەوە شتێ خۆشت بۆ نێرم شتێ خۆشەکە خوازانە مەگەر هەر خوای خۆی بزانێکە چشتی خۆش چیە لەوە چێ ڤیدیۆیەکی نەشیا بێت لەوە چێ ڤیدیۆیەکی شەڕ بێت لەوە چێ قسەیەک بێت لەوە چێ جمێن بێت یعنی بەڕێزی وا لە کاکتۆر دوێنە ڤیدیۆیەک لە بینی برادەرەکان لە بینی ئەو مەکتەبەیە یعنی من تەلەبەیە ئەترافی کردووە لە کاکتۆر دوێنە شەو سەعات 9 داوتم ڤیدیۆیەک لە بینی ئەو مەکتەبەی ئێمە ئاڵوگۆڕ کراوە هەموو جمێن و قسەی بێمانە بووە بەس ئەڵە دوای هەستمان پێ کردووە بۆ هەموو پۆلەکان نێراوە ئالاساز من نردومە بۆ جەنابەت ئەو نردێتی بۆ ئەو نردێتی بۆ ئەو نردێتی بۆ ئەڵە دوای سیرمان کردووە لەوە چێ 150 کەس هەفزانەجا ئەم ڤایرۆسە بەڵاکەی لەوایە یعنی شەو هەمووی لە ماڵی خۆیان خەوتووە هەمووی دایک و باوک وە هەستەکە کە سەلامەتە بەڵام سوبحان الله ئەو شەوە بە بۆنەی برادێکی خراپەوە بە بۆنەی گەنجێکی نالەبارەوە بە بۆنەی گەنجێکی لە یاسا دەرچوو بە بۆنەی گەنجێکی دوور لە ئەتەکێت و لە هەندێک ئەخلاقیات و لە هەندێک پەروەردەی جوان سەرەکەی ڤیدیۆیەکی نردووە بۆ گروپێک 20 کەس بینوێتی تۆش ئەینێری بۆ گروپێکی تر 20 کەسەی بینێ ئەوی تر بۆ گروپێک 20 کەسی تر لەوە چێت جەنابەت بینێری بۆ گروپی ئامۆزایەکت پورزایەکت خاڵۆزایەکت لە گەڕەکی بەختیاری ئەویش دەوێت 100 کەس بیک بینێ ها لە ئاخیرە بەڵای سۆشیال میدیا و مۆبایل ئەوەیە لە ئاخیرە ئەم شەو ڤایرۆسێکمان بڵاو کردەوە کە بریتی بوو ڤایرۆسەکە لەوە چێ ڕق بێ بەرامبەر بە خوێندن ڕسواکردنی خوێندن کە لە داهاتوە لە بەرنامەیەکە باسی دەکەین بۆ نمونە بێئەمەرکردنی قوتابی بێت بۆ نمونە مەسەرەن عیبدارکردنی مامۆستایەک بێت ناشرینکردنی هونەرمەندێک بێت جمێندان و قسەکردنێکی بە سیاسیەک بێت بەڵام ئەم ڤیدیۆیە بەداخەوە ئەم شەو لە ڕێی مۆبایل و سۆشیال میدیاوە 200 کەس بینی 300 کەس بینی 400 کەس بینی کاتە ئەوش بەڵایەکی زۆر گەورەیانی بەدەگمەن تۆ دیقەت بدەن خۆتان سیر بکەن بەدەگمەن بیرت نایە یەکێک ڤیدیۆیەکی بۆ نردبێتی بڵێت ئەم ڤیدیۆیە لەسەر شێوازی فێربوونی زمانی ئینگلیزیە بڕواتان بێ لەوە چێ بیرتان نەیە یەکێک ڤیدیۆیەکی بۆ نردبێتی لەسەر گرنگی ئاەتر کورسی لەوە چێ بیرت نایە ڤیدیۆیەک یەکێ بۆتی نردبێت لەسەر بۆ نمونە مەسەرەن ها لەسەر گرنگی دایک و باوک بۆ ژیان بۆ شێوازی ڕێزگرتنی دایک و باوک لە ژیانەوە چەند گرنگ و مویە کاتە بەم خاڵانە تۆ دەگەیتەوەی کە بەداخەوە ئەگەر ئاوان نەکەین بەرنامە و پرۆگرام و شێوازێک و ئوستوبێکی زۆر باش و چاکمان نەبێ ناتوانین سەرکەوتون خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە چاڵێنج گرنگە چاڵێنج یانی چی یانی تەحەدە کوڕە جوانەکانم فێرخوازە بەرزن چاڵێنج یانی چی تەحەداکردنی نەفسی خۆت هیچ شتێک نییە نەفس حەزی لێ نەبێت بۆ معلوماتن سایت و پێیجی خراپ سەیکردنی ڕەگەزی بەرامبەر سەیکردنی فلیمی نەشیاو نەفس داوایەکە خواردن مەشروب تلیاک جگەرە نێرگەلە هەموو شتێک نەفس یانی نەفس کە خوای گەورە دروستی کردووە بەشی خۆی ئەگەر وریای نەبی کۆنتڕۆڵی نەکەی بەرامبەر بەمانە دەچێت بەڵام دەبێت کۆنتڕۆڵیکەی دەبێت چەلێنجەکە دەبێت تەحەدایەکە دەبێت
بەڕێزێک لە کاک تۆ نازتوانم ئەڵم دەبێ بتوانیت چۆن نەفرێک 20 دانە ساڵە چاوری دەخوا دکتۆرێک دەڵێت دەبی خۆی دەتکوژێت دەتمرێنێت دەڵێت تەواو لەسەر دەستی تۆ لەم ڕۆ نایخۆم تۆش دەبێ ئاگاداربی ئەم چەڵێنجە ئەم تەحەدایە بەس ئەمە پیاوی بەڕێزی دەوێت پێرسۆناڵەتی بەهێزی دەوێت من بەرپرسم لە خۆم چاوەڕێ مەکە دایک و باوکت مۆبایلەکە دێبسەنێ کوڕی جوانم چاوەڕێ مەکە خوشک و برات لێبسەنێ چاوەڕێ مەکە حکومەت ئەنتەرنێتەکە و لێ دابخە چاوەڕێ مەکە منی بەختیار بووە نمونە بێ مۆبایلەکە دێبسەنێن خۆت بەرپرسی لە خۆت بەرپرسی لە دەرەجەی خۆت بەرپرسی لە شادی خۆت بەرپرسی لە بڕۆنامی خۆت بەرپرسی لە سەرکەوتنی خۆت بەرپرسی لە مۆبایلی خۆت من لەگەڵتانم هەنێکتانەیە دایک و باوکتان لەوە چێ زۆر لێتان تووڕە نەبێ بکەم مۆبایل و سوۆسیال میدیا داخن بەس ئایا ئەی خۆت ئەی ژیانی خۆت ئەی داهاتوی خۆت کەواتە ئەو بەرپرسیارەتی هەڵگرتنی ئەو بەرپرسیارەتیە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگ و مهمەوە دەتوانێت سەرکەوتوت کات و دەتوانێت هەم زەرەر و زیانی مۆبایل و سوۆسیال میدیا دوورخا و هەم ئەو بەرپرسیارەتی هەڵگرتنە وا لێ دەکات باشیەکانی چاکیەکانی جوانەکانی مۆبایل و سوۆسیال میدیا کە لایەزال هەیە ئێمە زەربی سفری نەکەین لایەزال خەڵکێکەیە بە سوۆسیال میدیا فێری زمان بووە بە سوۆسیال میدیا و مۆبایل دەرەجەی هێناوە باش بووە بە سوۆسیال میدیا و مۆبایل توانوتی بە ئۆنلاین خۆی بە قوت و بەهێزکە لە ڕێی سوۆسیال میدیا و لە ڕێی مۆبایلەوە خۆی فێری قورئان کردووە خۆی حافظ قورئان کردووە فەرمودەی لەبەر کردووە ئەتەکێت و ئەخلاقیاتی جوانی وەرگرتووە ڕۆشنبیری و وەکو ئەڵێت هەندێک معلوماتی گشتی جیهانی وەرگرتووە کە ڕەنگە باوکو و باپیرەشی بە چەندین ساڵ دەستیان نەکەوت بێت کەواتە باشی هەیە و خراپی هەیە تەمەنا دەکەم ئاگادار بن بۆیە لەبیرتان نەچێت مۆبایل و سوۆسیال میدیا زەرەر و زیانێکی زۆری هەیە ئەگەر نتوانین بە جوانترین شێوە بەکاری بێنین من سوپاسی ئامادەبوونی جەنابتان دەکەم فێرخوازە بەڕێزەکان تەمەنا دەکەم بە هەمومان و منیش و ئێوەش و ئەم بەرنامە جوانە ماڵی بەختیار لە کەناڵی دیمەنەوە پامێکی جوانمان گیان بێت دووبارە و چەند بارە سوپاس بۆ ئامادەی لیدەرز سوپاس بۆ فێرخوازە بەڕێزەکان ئەزیزانی خۆم تا بەرنامەیەکی تر لە ماڵی بەختیار بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ